لە ناوەندێکی ئاڵۆزی وەک ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەرێمی کوردستان وەک بەشێک لە پێگەی جوگرافی عێراق کەوتۆتە ژێر کاریگەری ئەو ململانیە و ناکۆکیەی لە ناوچەکەدا هەیە. چاودێرانی سیاسیش دەڵێن پێویستە کورد بە بێلایەنی لەم پرسانە بڕوانێ و هێز و لایەنە سیاسیەکان یەکدەنگ و یەکەڵوێز بن لەسەر ئەم دۆخە نوێیە. دیارەکە ململانەیەکی زۆر توند لە نێوان دەوڵەتانی زلهێز لەسەر ئاسی جیهانی و لەسەر ئاسی ئیقلیمی لە ئارادایەوە عێراق بۆتە گۆڕەپانی یەکلاییکردنەوەی ئەو ململانەیە. دیارەکە هەرێمی کوردستان بە پێی حکمی ناوچە جوگرافیەکەی کەوتۆتە ناو عێراق و ناوەڕاستی ئەو ململانەیە کە لە ئارادایە. زۆر گرنگە کە کورد زۆر بە وریایە و مامەڵە لەگەڵ ئەم بارە دۆخەیە بکاوە نەبێتە لایەنگیری هیچ لە کام لەو لایەنانەی ناو ناکۆکی ململانەیەکە. هەرێمی کوردستان ڕووبەرێکی گەورەی بە ئێران و بەشێکە لە دەوڵەتی عێراق لەبەرەوە زۆر گرنگە کە بۆ قۆناغی داهاتوو مامەڵێکی باشتر بکە و ئامادەکاری زیاتری هەبێت لەوەی کە بە هەستیاریەوە لەگەڵ قۆناغی داهاتووە مامەڵە بکات و بتوانێت بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بپارێزێ و هەرێمی کوردستان دوور بێ لە پریشکی ئەم ئاگرە گەورەی کە پێچێت بەڕاستی وا بە ئاسانی خامۆژ نەبێت. پەرساندنی دۆخی ناوچەیی و ناوخۆی بۆ کورد شتێکی نوێ نییە. لە ڕابردوشدا چەندان دۆسیەی هاوشێوە هەبووە زامنی سەرەکی مامەڵەی عەقلانی سەرکردە و پێشەوایانی کوردە لەگەڵ دۆخەکە بۆ ئەوەی کورد نەبێتە بەشێک لەو شەڕەی کە ئێستا بەرۆکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراقی گرتوتەوە. هەرێمی کوردستان لە ڕێگەی دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکە نەک لەسەر ئاستی ئەم حزب و ئەو حەزب بۆ ئەوەی خوا نەخواستە هیچ دابەشبوونێک لە بڕیاری سیاسی هەرێمی کوردستانە ڕوونەدا. هەرێمی کوردستان مامەڵەی لە ماوەکانی ڕابردووبەری کەوتوین و دیدگامان بەرامبەر بە استراتیژی هەرێمی کوردستان ئەوەیە کە هەرێمی کوردستان بە ئەندازەیەکی باش توانیوێتی پەیوەندیەکانی خۆی لەگەڵ مەرکەزی عێراق ڕێک بخات و هەوڵشیاوە کە ئەگەر حکوومەت عێراقی بۆ خۆی جۆرێک لە شلۆقی هەیە و نەیتوانی سیادەی خۆی بپارێزێ هەرێمی کوردستان توانیوتی مامەڵێکی تا ڕادێکی زۆر عەقلانی بکە و هەوڵیاوە کە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بەر لە هەر شتێکی تر بێت کە ئەمە ڕوانگەیەکی زۆر ئیجابیە لە سیاسەتکردنا کە هەر هەرێمێک هەر دەوڵەتێک وڵایەت بەرژەوەندەکانی خۆی بپارێزێ. ڕۆژانی داهاتوو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشبینی نەکراوە چونکە هێز و ناوەندە جیهانیەکان کاریگەری گەوریان لەسەر پرسە ناوخۆیەکان دروست کردووە و کوردیش ئەوەی کە ئێستا هەیەی تەنها یەکگوتاری و یەک هەڵوێستیە لە بەرامبەر ئەو پێشهاتە نوێیانەدا کە ڕەنگە لە داهاتوودا ڕوو بدات. عومەر کەریم گەلی کوردستان، سلێمانی.